ئێستادا پێشانگایەکی شێوەکاری واتە پێشانگای هونەری ڤیۆگراتیڤ لە سلێمانی دەکرێتەوە کە 6 شێوەکاری بە ئەزمۆن لەم پێشانگایەدا کارەکانیان نمایش دەکەن. هەروەکوی کە لە ناوەکەی دیارە فیگور کە دەسەواژەیەشی بیانی و فەڕەنسیە بە مانای هێما و ئاماژە دێت زیاتر مەبەست لەو کارەیە لەو ژانرانەیە کە ئەچێتەوە سەر شێوازی سروش ئەچێتەوە سەر شێوازی ڕیالیزمی کە بابەتێک یاخود ناوەڕۆشێکی تایە ئەوەش چەند ستایلێک لە خۆیەگرێ هەر لە ستایلەوە هەر عەفو لە ڕیالیزمەوە یاخود لە فیگوراتیڤی مۆدێرنە و چەند شێوازێکە. جیاوازی لەگەڵ ستایلەکانی کە ئەوەیە ئەم ڕاستەوخۆتر یاخود بابەتیانەتر ئەتوانی بچیتە ناو کۆمەڵێک ناوڕۆک و چەمکەوە کە ئەتوانی باسییان لێ یا گزارشتیان لێ بکەیت و بۆ زۆر شت بەکارێت و گزارشتی لێکرێت یعنی هەر لە کۆنەوە مرۆڤ پەنای بۆ ئەم شێوازە بردووە لە شێوازێکی سەرەتاییەوە تا گەشتۆ بە قۆناغێکی پێشکەوتوو کە ئەگاتە هایپەرکە با بڵێن شێوازێکی نوێیە چۆنڵی مرۆڤ بابەت و چیرۆک و شتەکانی خۆی پێ گزارش کرد و جێڕاوێتەوە ئاسانترە بۆ بە حکمەوەی کە بینەر زووتر ئەیبینێ و زووتر لی تێ ئەگات و لە ئاماژەکان تێ ئەگا بەڕاستی و لە هەما کاتیشە بۆ چەند لایەنێکی کەش بەکاراتەوە مەسەر لایەنی سیاسیە دینیە کۆمەڵایەتیە کلتوریە و لە سەدەکانە بە زۆر قۆناغ تێپەڕیوە ئەم شێوازە یعنی تاوەکو ئازاد بووە لە ئێستا هونەرمەندان ئازادن کە هەندێکیان گزارش لە خوانی پێکەن هەندێکیان گزارش لە کۆمەڵگای خوانی پێکەن هەندێکیان و بابەتی جیاواز هەڵەبژێن بەڕاستی بنمونە من ئەمیشەی کە لە پشتەوەیە ئیشی دەستەکان باسی کاردانەوە ناوەیەکانەکە لە ڕێگەی ئاماژەی دەستەوە مەسەڵەن دەستەکان ڕیالیزمین واقعین لەگەڵیکشە ئاوتلاندێک هێڵێکی مرۆڤەکەم بەکارهێناوە ڕوخساری پیشان نایەوە مەبەستی من لە زمانی جەستا لەوەیە بووە کە مەرج نییە لە ڕێگەی ئاماژەکانی دەموچاوە تۆ پەیامە بگەینیت مەسەڵەن ساتەکانت بگەینیت ئەکرێت لە ڕێگەی زمانی جەستە و دەستەوە زۆر بە ئاسانی پەیامی خۆت بگەینی هەروەکوی کە ئێستا لە کۆمەڵگەی خۆمانە هەیە کە ڕوبەڕووی تاک و کۆمەلگا بۆتەوە یەکێک لەوانە نائومێدیە پرتەوازەی تا ڕادێک کۆمەڵایەتیە کێشەی ئابووری جیهانگیریە بابەتە تەکنۆلۆژیەکانە ئیتر کێشەی عاتفیە کێشەی دەرونیە ئەمانە هەمووی چۆنڵی لە دنیا تەشەنەی کردو باوی هەیە و ئێمە ژۆک و کورد بەشێکین لەو بەرکەوتانە بۆی من لە ڕێگەی وەکو خۆم لە ڕێگەی دەستەوە ئاماژەم پێکردووە هەوڵماوە تا ڕادێک کەمێک جیاوازتر بم لە کارەکانی پێش خۆم ناڵم ئەم هونەرمەندان کە لە ڕێگەی ڕوخسار و با بڵێن جەستەوە کە ئاماژەم بە هەندێک شتداوە لێرە کورتم کردوەوە زیاتر ئیشم لەسەر دەست کردووە و تا ڕادێک نەتیجە خێشم دەستکەوتوانی ئەگەر پیشانی هەندێک کەسما بە تێکەشتۆلەوەی کە ئیشەکە باسی چیەکات ڕاستیکە ئێمە مۆدێلەکە هاوڕێکی خۆمە ویشە شێوەکارێکە شتێکی زانستی نییە بەڵێ لە زمانی جەستای ئەمە مانای ئەوەیەت بەڵام تا ڕادێکی زۆر دیارە کە مەسەڵەن هەندی ئاماژەی تا تووڕەبوونە هەندی ئاماژەی تا قەلەقیە هەندی ئاماژەی تا باز لە پەیوەندی ئەکات هەندێک ئاماژەی تا باز لە خوێندنەوە ئەکات هەندێک ئاماژەی تا باز لە بۆشی لە بەتاڵی ئەکات ئەوانی تا خۆمەڵم ژاردو و تا ڕادێکیش چۆنڵی گشتگیرە لە ناو کۆمەڵگایە بەڵام وەکو ستاندارد نەکرا وەکو زمانی جەستی خاوەن پێداویستی تایبەتەکان خۆی لە ڕاستیە ئێمە کۆمەڵێک ستایلیان شێوەکارکردنمان هەیە لە هونەری شێوەکاریە بۆ بەرجەستەکردنی فیگەریان با بڵێن مرۆڤکە هەیە یەکێک لەو ستایلانە ئەم ستایلێکە منیشم پێ کردووە با بڵێن نوێترینیانە ئێستا پێ ئەوترێت هایپەر ریالیست یعنی لە سەرووی ریالیستەوە لە سەرووی واقعەوە تۆ چۆن واکەیت کە با بڵێن شان بەشانی فۆتۆگرافەر شان بەشانی فۆتۆ ئەکەویتە کێپڕکێەوە لەگەڵیە وەکو با بڵێن وەکو لایەنی تەکنیکی وەکو لایەنی کۆنسێپتی خودی کارە هونەرێکە کە ئەمە دیسان بە بارتەقای خۆی
ئەوەستێتەوە لە بەرامبەری با بڵێن کاری فۆتۆگرافی یان با بڵێن فۆتۆ خۆی ئەویشەوەی کە تۆ ئەوەی کە مەبەست ناتوانانی بیخڵقیانی لە کاتێکا فۆتۆگرافەر ناتوانێت ئەمەت بۆ بکەیان فۆتۆێک ناتوانێت ئەمەت بۆ بکە لە ڕووی تەکنیکەوە زۆر دیتێڵە بیوردەبییتەوە و لە ڕووی بەرجەستەکردنی فۆرمەکەتەوە بە تەواوەتی بەرجەستەیەکی لەگەڵ ئەو کۆنسپتێک هات ئەم کاری من بە نمونە کۆنسپتی کارەکە ڕاستەوخۆ باز لە جەدەلیەت یان با بڵێن لە ئەو سکراعە کە هاتکەوێتە بینی فۆرمێکی گەورە لەگەڵ بۆشاییەکە جا ئەم شەڕەکە دروسە بێت لە بینیان ئەم شەڕە ئەدەبی ئەم شەڕە هونەری ئەم شەڕە فەلسەفیەکە دروسە بێت خودی ئەبێتە هەوێنی بەرهەمهێنانی ئەو فۆرمەی کە تۆ مەبەستە ئەگەر بینەوە سەر ئەوەی کە ئێمە چیمان پێویستە بۆ ئەوەی بۆ بەرجەستەکردنی خودی فۆرمەکە لە ڕاستیە ئەبێت تۆ زەمانێکی زۆر دراساتی فیگەرت کرد بێ هەم لە ڕووی توێکاریەوە هەم لە ڕووی پەرسپێکتیڤەوە بەربینەوە و زەمانێکی زۆر دویستۆ بۆی تۆ دراسات بکەیت تا قۆناغ بە قۆناغیتە پێشەوە وردەبییتەوە تایە تا ئەگەیتە ئەوەی لە کۆتایە تۆ بتوانیت هونەرێکی واقعی و لە ناو واقعی هونەری هایپڕیالیستوانی بەرجەستەی بکەی وەکو تەکنیک لە ڕاستیە خودی قەبارە گرنگ نییە بەقدرەوەی کە تۆ ئەتەوێت چی بکەیت دیان گرنگ نییە بەقدرەوەی کە ئەم قەبارەیە گرنگە بۆ گەیاندنی ئەو بیرۆکەی کە لە لای توێیان ئەو کۆنسپتی کە لە پشتی کارەکەتەوەیان ئەو بابەتی کە وای کردووە تۆ بیل لەم فۆرمە بکەیتەوە ینی باڵین قەبارەکە زۆر گرنگ نییە بەقدرەوەی کە قەبارەکە هاوکارە بۆ گەیاندنی بیرۆکەکەی تۆ لە ڕاستیە ئێمە خودی کارەکەی ئێمە ینی لەو شوێنەوە سەرچاو ئاگرێت کە ئەم جەدەلیەتە دروسە بێ لە بینی ئەم بۆشاییە گەورە لەگەڵ ئەم فۆرمە گەورەیە و دیسان کەوتنی سەری لەسەر لا و هەستکردن بەو زەختەی کە کەوتۆتە سەر با بڵێن لایەکی ڕوومەتی لەسەر لە ئەمانە خۆیان دیسانە و بەشێکە بنەوە لە با بڵین لەو جەدەلیەتە لەو سیڕاعی کە ئاکەوێتە بینی با بڵین فۆرمەکە لەگەڵ بۆشایەکە اینجا ئێمە بیرمان نەچێت هونەری هایپەڕیالیست ئەوەی هونەرێکە شۆکت کە بەربینیت کەوانە هونەرێک نییە زۆر لە ناوەڕۆکایان ئەوەی ئەوەیە کە تۆ ئەیبینی جۆرێک لە سەرسوورمانت بۆ دروستەکە جۆرێک لەوە بۆ دروستەکە کە تۆ باوەڕ ڕەنگە بە چاوەکانت نەکەی کە با بڵێن دەموچایەک بەم قەبارێ ببینی ڕیاکشنێک بەم جۆرە ببینیت ئەوەی ئەمەیە ئەوە نییە کە تۆ لە ناوەڕۆکە بە تێکست دیان با بڵێن جۆرێک لە کۆنسپتێکی بەهێز لە پشتیەوە هەبێت یعنی هەر خودی هونەرەکە ئەوەی تەکنیکە ئەوە لە ناوەخنیە بابەت ئامادەگیری نییە لە ڕاستیە.